لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئێمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامی تۆ و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمان یاوکارم هاوکار عەلی پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئەوەی ئازوو خۆشەویست دەگوازینەوە. سەرەتاش جەژنە پیرۆزەی خۆمان لەسەر جەم موسڵمانانی جیهان بەگشتی و گەلی کوردستان بە تایبەتی دەکەین. هیوادارین ئەم جەژنی قوربانە بێتە مایەی خۆشی و کامەرانی و ئاسوودەیی بۆ هەموو لایەکمان. هیوادارین جەژنی قوربان بێتە مایەی کۆتایهێنان بە قەیرانەکانی هەرێمی کوردستان و گەڕانەوەی شادی و خۆشی خەندە بۆ سەرلێوی هەموو ئەو کەسانەی کە لە کوردستانە دەژین. هیوادارین جەژن بێتە مایەی ئاشبوونەوەی دڵەکان و ساڕەشبوونەوەی برینەکان. هیوادارین ئەم جەژنە خێر و خۆشیان بەبێنین ئینشاءالله. جەژنێک بێت کە دڵمان پێی خۆش بێت، جەژنە بێ کە هەستکەین تێیدا خەمەکان ڕۆشتون و خەندە و پێکەنین هاتر سەردەوی هەمومان. بەڕێزان دەمانەوێت ئەمڕۆ باز لە قوربانی و گرنگی قوربانی بکەین. لە هاوڵاتیان دەپرسین تا چەند قوربانی بەلاتەوە گرنگە، تا چەند پێت باشە ئەگەر ئاژەڵێکی بچووکیش بێت لەم جەژنەدا ئەوانەی کە توانیان هەیە بە پێی توانای خۆیان قوربانی بکەن بۆ خوای گەورە، بەڵکو بەهۆی ئەو قوربانیەوە کە بۆ خوای گەورە دەکرێت کۆتایی بەخەم و کێشە و گیرورفتە سیاسی کۆمەڵایەتی و ئابوووریەکان بێت لە هەرێمی کوردستانە، بەڵکو ئەو قوربانەی کە دەکرێت لە هەرێمی کوردستانە ببێتە مایەی ئارامی و خۆشی بۆ دڵەکان و هێنانەوەی ئاسوودەیی بۆ هەموو لایەک. لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. تا چەند بەلات تۆ گرنگە قوربانی لە کاتێک و ئێستادا بکرێت؟ ئەگەر مناڵەکەوش بۆ بکە، ئەگەر لە دوای خۆش بۆ بکەن بەقەدەر ئەوە پیرۆزنێکە خۆ بیکەی، بەقەدەر ئەوەش گەورە نییە لای خوای گەورە خۆ بیکەی. هیوای با بۆ خزم و کەسوکارەکەی بۆ فەقەرێکی ئیسفادەی لێ ناکە. قوربانی ئەگەر ئاوا بێ هیچ نییە. وڵای هەچ کاتێ ئینسان پارێ ئینسانەکەی نیو دەتوانێت بە خێرکە شتێکی باش. پارەکانیان بۆ قوربانی باشترە لەوەی کە بیشارنەوە. دەوڵەمەندە چاکەکان خێرخوازەکان خێر زیاتر بکەن و قوربانی زیاتر بکەن بۆ خەڵک، بۆ ئەو دنیاشیان، بۆ نەوەکو ئەم دنیایە. بەخشین ئەو خوای گەورەکە دایە بێت و بەدلێکی پاک و بە ڕەوشتێکی جوان و بە کاتێکی حەڵال پەیاڵ کردبێت ئیشەڵا هەلەفە زیاد بوونە. تۆ ئەمە بۆ مرۆڤی ناکەی، لایە ئەمە بۆ خوایە. خوای گەورە دەتوانێت دەسەڵاتی ئەوەیە کە تاویزیەوە باتەوە چەندین قات. تا چەند بەلاتەوە گرنگە هەر کەسۆ پێی توانای خۆی قوربانی بکات؟ هەڵا زۆر گرنگە، ئەگەر هەچ کەسێ بتوانێ خێرێکی زۆر گەورەیە لە لای خوا حەد نابرێتەوە قەت خێرەکە. ئەگەر بێکێ لەم کاتەشا بیکا نەک لە قوربانە، هەڵەم کاتا بڵێن بەیانی بیکا، دوو بەیانی بیکا، خێرەکەی ڕەنگە بڵێن بەقەر قوربان زیاتر خێر بێ. نیوایە دەسەڵاتی نییە 9 کیلۆ گۆشت کڕێ، حتا مریشکێ بکڕێ. هەستا کیلۆی مریشک فەرموو بە چەندێکە؟ کیلۆی مریشک بە 3250 دینارە، 1500 دیناریش پاکیەکەن فەقیر چۆن بۆ یەکڕێ. ئێستا من خۆم لەلا کەسابە دەکەم، باوەڕ بکە ڕۆژانە و نەم دەست ناکەی کە یعنی بە مرتاحی مناڵەکەم تێرکەم. جاران لە هەفتەیەک 3000 گۆشت مەخوارد، باوەڕ بکە ئێستاکانەیە لە هەفتەکە جارێکیش نایخۆ. هەچم مەجبورم نەیخۆم چونکەم پێم نییە، شتەکەم ئەو ئیسفادەیە ناکە و چاو لەوە نەبێت شتەکە ئاوادانراوە و مەسەڵەن خەڵک دەڵێ کیلۆی بامێ بە چەنە؟ بە 1000 دینار. مشتەرێکە ئازانێ کیلۆی 500 دینار خێرەکە، 700 دینارم پیاوە، بەخوا بای پەنجایە زیاتریش کەمەکە، ئەم بە 1000 دینار بەوە چۆن ژیانە ڕوە. جەناب باسیەوە کە لەم کاتا زۆر گرنگە. چیت هەیە بۆ کەسانەی کە دەوڵەمەندن کە توانایکی باشیان هەیە لەم جەژنە قوربانی بکەن، بەڵکۆم قوربان بێتە هۆی کۆتاهێنان بە کێشە و بە گیرگرفتەکانی وەزع سیاسی کە لە هەرێمی کوردستانە خەڵقاوە؟ بەڵێ وەڵای ئەو کەسانەی کە دەسەڵاتیان هەیە، ئەو دەسەڵاتە کە هەیەیانە خۆیان نییە، خوای گەورە پێیداون. ئەگەر ئەوان بەشی خوای گەورە بن خوا زیاترێکا بۆیان، بەڵام ئەگەر چنیان بنوقێن و بەشی خوای گەورە نێ خوا لێیان نەگرێتەوە، خوا بە فەتارەتیانە بە. چەندەها کەسمان دی لەم بازاڕا بە 30 دەفتەر و بە 6 دەفتەری ڕۆی چووکم بەشی خوایتیانە بوو، یەک شت بۆ بێنمەوە. کابرایە گەچێ بۆ لا مامۆستایە گەڵێ مامۆستا هەموو ساڵێک من بەرخەکانم بەرهەمیەت و لە نوێی بەرهەمەکە قڕی تێکەی و ئەمرێت. مامۆستاش پێڵێ
ئەلێت بەشی خوا داوە ئەڵێ بەشی خوا چییە؟ ئەلێ ئەو کە خوایەتی بە تۆ بەشی خوا ناوە زەکاتی لە دەرنەکردو ئەوە زەکاتەکەیەتی بۆ نمونە شتێکی تر بۆ بێنمەوە کوڕێ بە باوکی ئەڵێ بەڕاستی پێ ئەڵێ باوە هەژمەڕمان هەیە زەکات با زەکاتەکە دەرکەین ئەڵێ باشەوە هەرێ دوایە خاو هینی ناکە دوو لە ڕووی حاضری تولەیەکیانە بێتێتە ناو مەڕەکانەوە یاریەکە لەگەڵ ئەم مەڕەکە و شوێنەکەی تەنگەبەرە بێ 6 مەڕیانمەدارە بێتەوە کوڕەکەی لە باوکی باشترە بێ هەرەکو ئیماندار ئەڵێ با وڵا 6 مەڕمەدار بێتەوە زەکاتەکەش هەر لە لایە خۆ ئەگەر لەم بازاڕێیت وە ئەوەی کە پارەی هەیە بە فەردە پارەی هەیە چای لە فەقیرەوە بێ کەس فەقیر نابێ هیچ کەسێ فەقیر نابێ بەس وا ئەزانێ نامرێ ئەم دنیای جێ نایڵێ چەنەها کەسمان دی لەم دنیای باوەشی کرد و بە هەموو دنیای ئەیوز هەموو دنیا ئاوا بۆ خۆی بگرێتە باوەشی بەڵام بە ئەکسەوە جێڵا ڕەنگ ئیمانیشی لەگەڵ خۆیان نەبرد بێت ئیسان ئەگەر ویژدانی نەبێ ئیمانیشی هەبێ زۆر زەعیفە ئیمانی قوربانی ئەەکەین تا چەند بەلا تۆ گرنگە قوربانی بکرێت والله قوربانی شتێکی پیرۆزە ئەگە بکرێت چاکە ئەوەی کە توانای بێ قوربانی بکە قوربانی خێرێکی چاک لە ژیان تاقەت قوربانی کردووە بەڵێ ئەو کارێکە قوربانیەکەی هەست بە چیەکەی والله هەست بە خۆشیەکەی هەست بەوەی کەوا مرتاحی وا دیاربەتی خەڵکە دێت و حیوانیان وڵاخی دێ بە قوربانی شتێکی پیرۆزە شتێکی جوانە تەمەن هەستەکەی لەو کاتێک کە قوربانەکەکەی زۆر ئاسوودەی زۆر ئارامی ڕۆح زۆر مرتاحی پێوە دیار نییە تاحیبا بەراورد زۆر بەلاتەوە چی دەڵێ بۆ کەسانەی کە دەسەڵاتێکی باشیان هەیە بۆی لەم قوربانیدا قوربانی بکەن و فەقیر ڕۆژار تێکەن نەک لە قوربانیە هەموو کاتە و کەسانێکە دەساتیان هەیە لەم کاتە ئەوەی کە لەخوا خۆی و فەقیر یارمەتیان من هەموو کاتێ خوا پێ خۆشە خاصە لە کاتی قوربانیە لەم کاتاکە کاتێکی پیرۆزە و جەرنێکی گەورەیە لەم کاتاکە قوربانی بکرێ زۆر زۆر پیرۆزە زۆر خۆشە بۆ فەقیر تا چەند پێ دوایە ماڵبەخشین کەمەکە یاخود زیاکە والله بەنسبەتی دەساتی خۆ ماڵبەخشین شەڵا کەم ناکە زیاکە کەم ناکە ئەوەی کە سەدەقە بێ ئەوەی کە خێر و خێرات بێت و لەبە خاتی خۆش تێ بکەی قەناعەتم نییە کەم کە من بەلای منەوەزم زۆر زیاکە زۆر بە کارێکی باش شێزانم یەکەم کارێکی خێرخوازیەوە خی گەورە بۆ ڕەزامەندی بەندەکانی خۆیەتی دوای ئەوەش لەم کاتەیە کە زروفێک هاتوتە پێشەوانێ هەندێک خەڵکی فەقیر وەژار و قەیران هەیە هەچ کەسێ لە ئاستی خۆی بتوانێت ئەو کارە ئەنجام بە خێری دنیا و قیامەتی دەستەکەی و خی گەورەژە و کەسانێک کە هەڵەسن بۆ زیندوکردنەوەی ئەو سونەتە خی گەورە لیان وەرگرێ و خۆیان ئاسان کە ئیشەڵڵا لە ژیان تا قوربانی کردووە با لە قوربانجیان کاتێککە قوربانی و کردووە خواڵەتی قوبڵکە ئینشاءڵڵا هەستە بە چی کردووە ئێستا هەست بە ئارامیەکە کا و هەست لەو کاتە هەست بۆ ئاکەی کە خی گەورە چکە بۆ خوایە بەدەبێت نێتت بۆ خوا بێ خی گەورە لێ ڕازی ئەستا هەست بە ڕەزامەندونی خواکە هەچ کارێکیشکە بۆ خوا بێ خۆت لە دڵت مطمئین نەبێ لەو کارە تا چەند بەلاتەوە گرنگە لە کاتێک و ئێستادا زۆر زەڕوتن لە جاران کە خەڵک لە ئێستایان نەبووە بەو قوربانیە کارە بکرێکە فەقیر ڕۆژارەکان ببوژێنەوە وڵا بەنسبە منەوە من هەچ کەسێ لە توانای هەبێ ینی ئیمکانێتی کێوی لە حەدی خۆی مەعیشەتی مانگێکی ماڵ و مناڵەکانی لە بەردەستا بێ حیوانێکی بچووکیش بکرێت لە 100 دۆلارەوانێ ئەگەر ئیمکانی بێ حیوانی گەورەتر بێ لەبەرەوەی کۆمەڵە خەڵکی کە زیاتر سوودمەند بێ لێی کارێکی زۆر باش و گونجاو دەڵێ بە دەوڵەمەندەکانی سلێمانی بە تایبەت ئەوانەی کە لە سلێمانێت دەوڵەمەندێکی ئەجگار زۆری تێدایە قوربانی وا لێ بکەن کە لە سلێمانیا بێتە دیاردەیەکی زۆر باش و خەڵک لەوانەوە فێر بێ قوربانی بکات و فەقیر ڕۆژارەکان ببوژێنەوە وڵای بەڕێز جان بەنسبەتەوەی دەوڵەمەند خۆی ئەو ئینسانە دڵیانە بێت دەوڵەمەند بێ هەندێک خەڵک ینی بە ملیارەها دۆلاری هەیە بەڵام لەوەشە دەستی تێی نەچێت مریشتێکیش بۆ فەقیرێک بنێرێ بەڵام ئەمینسان کە دڵی دەوڵەمەند و داواشم لەو برا دەوڵەمەندانە هەیە لەو ساحب کۆمپانیانە کە بەناو ینی ئەگەر کارێک بێ هەندێک کەسیان کارێکیان تەماشاکەی بۆ میرەجانێک بۆ فیسیڤالە چەندەها دەفتەر دۆلار سەرفەکەن بەڵام لەم کاتە وەکو پرۆژەیەکی گشتگیرەکە بیان توانن چەند کۆمپانیایەکی گەورە هەن لەم شارەیە یعنی پرۆژەکەیان بەیەکەوە بواە ئەیان توانی کۆمەڵی خەڵکی زۆر سوودمەند من داواشیان لێکم هەچ کەس لە ئاستی خۆیوانێ من بەنسبەت خۆمانەگە خی گەورە یارمەتیم بە نێتم هەیە ئیشەڵا ئەو کارە ئەنجام بە سوپاس بۆ هەموو ساڵێکی شەوتی لێ هاوسەرم پێکەوە ناو کۆمەڵە مناڵ خی گەورە پێی بەخشیوم هەموو ساڵە توانیمە بە پێی ئیمکانیتر حیوانی بچووک بە یا گەورەی خۆم کردومە داواش لەو برا دەوڵەمەندانەکەم لە هەموو مسڵمانانێ هەچ کەسە ئیمکانی هەیە ئەتوانێت قوربانی بکبیکە ئەوەشی کە ئەتوانێت لەم کاتە دەستی فەقیر و هەژارە دەستی مناڵێکی بێ باوک یعنی لە 500 ئەتوانێت هاوکاری خەڵکە لەم کاتا کارێکی زۆر گەورە و پێویستە تا چەند قوربانی بەلاتەوە گرنگە بکرێت وڵی زۆر باشە خۆگە بکرێگە بێرێ بە فەقیر ئەگەر نەرێ بە فەقیر هیچ هیوای با بۆ خزم و کەسوکارەکەی بۆ فەقیر هیچی ئیسفادەی لێ ناکە قوربانی ئەگەر ئاوا بێ هیچ نییە
ئەگەر بۆ فەقیریکەی تەواوە زۆر گرنگ. تا چەند باوەڕت وایە کە ماڵ بە قوربانیکردن کەم ناکە زیاکە؟ هەر شتێک کە بۆ خوایکەی بۆ هەر کەسێکی بکەی بۆ خوا بێتەواوە هەر زیاکە و کەمکردنی نییە. چی بە دەوڵەمەندەکانی سلێمانی دەڵێ بە تایبەتی کە دەوڵەمەندێکی زۆر لە سلێمانیا بوونی هەیە ئەم قوربانە بکەنە قوربانیەکی واکە خەڵک لەوانەوە فێر بێ؟ پێ بڵم پارەی خۆیان نییە. هی حیز بەوە دەوڵەمانەی کە زۆر دەوڵەمەند ناتوان دەوڵەمەند قودرەتی نەماوە ناتوانێت پارە بە. دۆزانە دێ خۆشان بەجێ دێڵن جاگەر بیان زانیای ئەویان دیا کابرامان بینی چەند ملیۆن دۆلاری بۆ تەرف کراوە هیچی بە هیچ نەکرد ئەو هەموو پارەیە بەس ئاوای دیاوە ئینشەڵا هەمویان وایان دێ ئەوەی پارەی و میلەتەوە باش. جەناب قوربانی کردووە لە ژیان تاقەت؟ بەڵێ. ئەو کاتانی قوربانی کردووە هەستە بە چی کردووە؟ خۆت دڵت خۆشە کە دڵی خەڵک خۆشە دڵت بەوە گەشە ئینا دڵی کەی گەشە بێ کە تۆ سەری دراوسێکە کە هیچی پێ نەبێت. شتێکی باشە بگرێ و کەس لە توانای بە بیکارە زۆر باشە. قوربانی لە کارێکی قورس بێ کەس ناتوانێت بیکات؟ کارێکی قورس نییە بەزتر کات و زروفەکەەوە ئەسکەت بە پێی توانای خۆی احتیادی توانێت هەر شتێکی بێت توانێت بیکە و شتێکی پیرۆزە. بڕای تۆ قوربانی ماڵ پێی کەمەکان زیاکە؟ پێی زیاکە. قوربانی کردووە؟ بەڵێ. کاتێ قوربانی کرد هەستە بە چی کردووە؟ هەستم بە خۆشیە کردووە سمێنی خۆ کرد. هەستەکەی زۆر ئارامی زۆر مرتاح؟ بەڵێ. هەموو کاتێ ئینسان حەزەکە هەر شتێکی خێریگە هەستی بە خۆشیەکە. چی بە خەڵکی دەڵێ ئەوانەی کە دەسەڵاتیانەیە لە کاتێک و ئێستا دەکە خەڵک زۆر ڕەنگە محتاج بێت پێویستی بە کیلۆ گۆشت بێ بۆ نمونە لە جەژندا کیلۆ گۆشتی بۆ بچێت زۆر ڕەنگە لە کاتێکی تر زەڕوتر و گرنگتر بێ. وەڵای هەچ کاتێ ئینسان پارەیە بێ ئینسانەکەی نیو دەتوانێت بە خێرکە شتێکی باش نەکە بڵێ کاتی کاتی جێژن هەموو کاتێ نەک بڵێ کاتی جێژن. تا چەند بەلا تۆ گرنگە قوربانی لە کاتێک و ئێستادا بکرێت؟ ئەگەر مناڵەکەوش بۆ بکە ئەگەر لە دوای خۆش بۆ بکەن بەقەدەر ئەوە پیرۆزنێکە خۆ بیکەی بەقەدەر ئەوەش گەورە نیە لای خۆی گەورە خۆ بیکەی. هیوای با بۆ خزم و کەسوکارەکەی بۆ فەقەر هیچی ئیسفادەی لێ ناکە قوربانی ئەگەر ئاوا بێ هیچ نییە. وەڵای هەچ کاتێ ئینسان پارەیە بێ ئینسانەکەی نیو دەتوانێت بە خێرکە شتێکی باش. پارەکانیان بۆ قوربانی باشترە لەوەی کە بیشارنەوە. دەوڵەمەندە چاکەکان خێرخوازەکان خێر زیاتر بکەن و قوربانی زیاتر بکەن بۆ خەڵک بۆ ئەو دنیاشیان بۆ نەوەکو ئەم دنیایە بەخشین ئەو خۆی گەورەکە داوای بێت و بەدلێکی پاک و بە ڕەوشتێکی جوان و بە کاتێکی حەڵاڵ پەیاڵ کردبێت ئیشەڵا هەلەفە زیاد بوونە. تۆ ئەمە بۆ مرۆڤی ناکەی لایە ئەمە بۆ خوایە خوای گەورە دەتوانێت دەسەڵاتی ئەوەیە کە تاویزیەوە باتەوە چەندین قات. قوربانی شتێکی پیرۆزە و شتێکی مسلمانێتە و شتێکی زۆر جوان. کاچەند پێت باشە لە ئێستا زۆر زەڕوترە وەکو ساڵانی ڕابردوو خەڵک زۆر محتاج زۆر زەڕوترە زۆر خەڵک بێ مەعیشەتە خەڵک بێ ئیدارەیە یعنی شتێکی زۆر چاکە بۆ ئێستا. باشە پێ دوایە قوربانی ماڵ پێی کەمەکە خودت زیاکە؟ ماڵ پێی زیاکە من خۆم هەموو ساڵێکە قوربانیەکەم زیاتر خوا فرسەتمەیە. ئەو کاتانی قوربانی کردو هەستە بە چی کردو هەستە کردو زۆر مرتاح و ئارامی کردو هەستم بەوە کردوکە شتێکی مەسەل گەورەیە و ئاوا. چی بەو کەسانە دەڵێ کە دەسەڵاتیان هەیە قوربانی ناکەن؟ وەڵاهی ئەڵێم پارەکانیان بۆ قوربانی باشترە لەوەی کە بیشارنەوە. قوربانی کردووە؟ بەڵێ وەڵا هەموو ساڵە کردومە. کاتانی قوربانی کردو هەستە بە چی کردووە؟ وەڵاهی هەستم بە خۆشی کردووە باشترتر ڕۆکە زۆر مرتاحی کە زۆر ئارامی ڕۆحە ئاسوودەیە. بەڵێ وەڵا حەزم بە خۆشی کردووە هەستم بەوە کردووەکە وەکو جێژێکی خۆشی وایە کە چەند پێ دوایە ماڵ بە قوربانیکردن و بە خێرکردن زیاکە؟ تەمەن تا قوربانی کرد زیاکە هەم لەڕێی هەموو شتێکەوانێت تۆ پێم خۆشە قوربانیکەی دایم دەست و دڵ باشترە بێ. قوربانی یەکێکە لەو عیبارەتانەی کە لای خوای گەورە بە عیبارەتێکی ئێجگار زۆر گەورە هەژمار دەکرێت و پاداشتێکی زۆر
بۆ ئەو کەسانە دیاری دەکرێت کە قوربانی بۆ خی گەورە دەکەن بۆیە زۆر گرنگە ئەو کەسانی کە لە توانایاندا هەیە لەم قوربانەدا قوربانی بکەن و خی گەورە لە خۆیان ڕازی بکەن لە کاتێک وەکو ئێستاشتا کە ئەتوانین بڵێن زۆر گرنگترە لە ساڵین ڕابردوو زۆر زەڕوترە چون خەڵکی لە ئێستادا نەبووە خەڵکی لە ئێستادا کەم دەستە خەڵکی لە ئێستادا تووشی قەیرانی دارایی بووە زۆر گرنگترە لە ساڵانی ڕابردوو خەڵکی قوربانی بکات بۆ ئەوەی هەر کەسێک بەشە گۆشتی بۆ بچێت ئەم جەژنە خۆشحاڵی کات و ئەم جەژنە وا هەست بکات کە لە ناو خەڵکیدا گیانی هاوکاری و گیانی خێر و قوربانیکردن هەیە لەبیریشمان نەچێت زۆر شت هەیە بەبەخشین کەم دەکات بەڵام تەنها ئەوە ماڵە کە لە پێنای خوا بیبەخشیت زیاد دەکات ماڵ بە قوربانیکردن زیاد دەکات چەند قاتی خۆی بۆیە زۆر گرنگە مرۆڤ بیر لەوە بکاتەوە ئەو سامانەی کە خوای گەورە پێی بەخشیوە بەشی هەژارانیشی لێ بدات هەژارانی شەری بکات لەوەی کە خوای گەورە بۆی بەخشیوە هیوادارین ئەم جەژنە دەوڵەمەندەکان بە تایبەتیوانەی کە پارەدارن قوربانێکی زۆر بکەن کوردستان بە قوربانی بگەشێتەوە کوردستان بە قوربانی بە جۆرێک دەنگدانەوەی هەبێت کە لەسەر ئاستی وڵاتانی بەرەودراوسێدا هەز بکرێت کە ناو میلەتی کووردا قوربانیکردن زۆرە و خێر و چاکەکردن زۆرە هیوادارین خەڵک قوربانی بکات و ئێمەش چاوەڕوانین بابزانین لەم جەژنەدا تا چەند خەڵک ئامادەی تێدایە قوربانی بکات ئێمە زیاتر بەردەوام دەبین بینەرمان بن بۆ گواستنی پێمەکان بزانین سەبارەت بە قوربانی چی گەما پێ دەڵێن فەرموون تا چەند بەلاتەوە گرنگە قوربانی بکرێت شتێکی گوانەکە بکرێت شتێکی باشە و شتێکی خراپ نییە قوربانی کردووە ڕام پار کردووە ئەو کاتێک قوربانی کردووە هەستە بە چی کردووە والله خۆشحاڵم حەزەکەم ینی هەموو ساڵێکە لە سەڵات و بێ حەزەکەم هەموو ساڵە قوربانی بکەم مرۆڤ کاتێک قوربانێکە هەستەکەی ئاسوودەیە ئارامە مرتاحە ئارە وەڵام مرتاحە خۆشحاڵە ئەنی پێی خۆشەکەەوە قوربانیەکە و بەخشی کات و بەسەر دراوزە و فەقی وەژارە خۆشحاڵە ئینشەڵڵا هیوادارم هەموو کەسێ بتوانێت دەسەڵاتی بتوانێت هەموو ساڵە قوربانی بکەوە تا چەند پێ دوایە ماڵ بە خێرکردن و بە قوربانیکردن زیاکە والله ماڵ ئەوە لە شریعەت ئیسلام هەیە ئەڵێگەر تۆ قوربانی بکەی خێر بکەی بەخشی لەجیبێ ماڵ زیاوەکە خوا سەرۆت زیاوەکە خوا ڕزقتەدا شتێکی باشەوە چ داوایەکە لەو دەوڵەمەندانەی کە دەسەڵاتیان قوربانی ناکەن دەوارم خوا دڵیان هەرم کە بتوانن قوربانی بکەن و ئەوانەی کە فەقیر وەجار و دەسەڵاتیان بتوان ئیسفادە بکەن لەو خێر و ئەوانە و هەرەوەنێتر خۆ هیچ نێکمانە زۆرێکمانە بەڵام هیوادارین دڵیان نەرم بێ بتوان ئەوانش قوربانی بکەن و خەڵ ئیسفادیان لێ بکە تا چەند بەلاتەوە گرنگە قوربانی بکرێت لە کاتێک و ئێستادا وڵا زۆر زەرورە زیاد لە حەد ئێستا خەڵک زۆر نەدار و زۆر تووشی قەیران بووە تووشی قەیرانێکی زۆر بوو و بێپارەیە و بە کەڵکیش نایێت ئەنی وعزەکە باش نییە چەندەها ماڵە ناسم من خۆم لەوانە کە ناسم خێریان پێشە ئەو کاتەنی مرۆڤ قوربانیەکە هەست بە چیەکە هەست بە دڵخۆشیەکەت قوربانی کردووە بەڵێ ئەو هەستەولا دروست بووە بەڵێ چوار پێنج جەنگ کردووە تا ئێستا لەگەڵ توا قوربان ئەو کەسانی کە لە ئێستادا هەن بن دەوڵەمەند زۆرە لە سلێمانیە باشە بەڵام قوربانی ناکات دیێرۆ چی داوایەکیان لەیەکە بۆی قوربانی بکەن و ئەم جەژنە بکەنە هۆکارێک بۆی کە زۆتری خێری تێدا ئەنجام بدرێت وەڵڵی هیواتارم دەوڵەمەندە چاکەکان خێرخوازەکان خێر زیاتر بکەن و قوربانی زیاتر بکەن بۆ خەڵک بۆ ئەو دنیاشیان بۆ نەوەکو ئەم دنیایان چەند پێ دوایە بە قوربانیکردن ماڵ زیاکە لە 100,000 زیاکات شکەوە فەرمودێ پێغەمبەری خوایە سەڵات و سەلام ئەو خەڵکی کە ئێستا بەڕاستی لە قەیرانێکی یەکجار زۆردایە ئەگەر ئەو کەسانی کە ئیمکانەتی ئەویان هەیە کە بتوان قوربانی بکەن ئەو خەڵکە کە نیەتی سوودی لێ ئەوەرەگرن و خێرێکی گەلێک گەورەیە لای خوای گەورە خێرەکەی هەر ئەوەیش نییە بڵێن قوربانیە بەڵکو چەنەها یعنی وەکو فەقیر و هەژار و ئەوانە ئیسفادەی لی ئەکەن هەر کەسێکیش ئەم قوربانیە بکە هەموو ڕۆژێک بۆی نایەتە پێشەوە ئینسان هەموو ڕۆژێک ناتوانێت خێر بکە لە کاتی بوو ناگە بتوانێت بیکە شتێکی زۆر باشە دەستخۆشی لەو کەسانی شەکەم کە قوربانیەکەن
لە ڕەنگە لە ساڵان ڕابردووە خەڵک دەسەڵاتی و بێگۆش بکرێت شت بکرێت بەڵام ئێستا خەڵک نیەتی ئەوە بکە تا ئێستا لە ئێستا تا چەند پێ و گرنگە زیاتر خەڵک بیکات واللهی گرنگەکەی ئەوەیە یعنی خەڵک ئەگەر بتوانێ بیکات شتێکی زۆر باشە گرنگ لەمە گرنگتر ینی چی بڵێم خەڵک نیەتی ینی قەیران لەمە قورستر بڕوان ناکەم ڕوو لە وڵات بکە ینی ئێمە تووشی قەیرانێک بووینە ینی خەڵک وای لێ هاتووە نازانێم کە مەعاشەکەی کە موچەکەی وەرئەگرێ نازانێ بیا بە جلوبەرگ بۆ ئەم جەژنێ بۆ مناڵەکانی بیا بە خواردن بۆ مناڵەکانی بیا بە کرێ خانوو بۆم خۆی و خێزانی اینجا ئەوەیش لەولاوە بۆ ئەگەر هەڵ کەسێک هەی بێت بڕوان ناکەم لەمە ینی گرنگتر هەبێت شتێکی زۆر پیرۆزە قوربانی کردووە من باڵێ هەستە بە چی کرۆ لەو کاتانێ واللهی زۆر خۆشە بڕوات هەبێ ینی هەستەکەی ینی لە کاتێکایی ئەڵێ من شتێکم بەدەسەوەیە خی گەورە ینی هەستی بی ئەەکەم کە شتێکە بۆ ڕۆژی قیامەت و چی لە دنیایش و چی لە قیامەت سوودی لێوەرەگرم چی بۆ دەوڵەمەندانە ئەڵێ کە هەیەە و قوربانی ناکەن واللهی چیان پێ بڵێم ئەگەر خۆیان هەستیان نەبێت قسەی ئێمەیل با بڵێن خەڵکی هەژار بەڕاستی لای خی گەورە زۆر کاریگەرە بۆ ئەوان بڕوا بکە ئەگەر تۆ ئەمڕۆ نەتوانی چاکە بکەی سبەی نێف هیچ فریایەکت ناکەوێت ئەو هەموو بوونە لەکە لە دنیای هەتا ئەوە بوون بۆ هەموو کەسێکی ڕاگەێنم ئەگەر تۆ ئەمڕۆ هەت بێ قەنەعەتە هەبێ هیچ شتێک بەقەدر ئەوە لای خی گەورە پیرۆز نییە کە خۆت بیکەی ئەگەر مناڵەکەوش بۆ بکە ئەگەر لە دوای خۆش بۆ بکەن بەقەدر ئەوە پیرۆز نییە کە خۆ بیکەی بەقەدر ئەوەش گەورە نییە لای خی گەورە خۆ بیکەی تا چەند بەلا تۆ گرنگە قوربانی لە کاتێک ئێستادا بکرێت ئەگەر مناڵەکەوش بۆ بکە ئەگەر لە دوای خۆش بۆ بکەن بەقەدر ئەوە پیرۆز نییە کە خۆ بیکەی بەقەدر ئەوەش گەورە نییە لای خی گەورە خۆ بیکەی هیوای با بۆ خزم و کەسوکارەکەی بۆ فەقەریی ئیسفادەی لێ ناکە قوربانی ئەگەر ئاوا بێ هیچ نییە وڵی هەچ کاتە ئینسان پارێبی ئینسانەکەی نیو دەتوانێت بە خێرکە شتێکی باش پارەکانیان بۆ قوربانی باشتر لەوەی کە بیشارنەوە دەوڵەمەندە چاکەکان خێرخوازەکان خێر زیاتر بکەن و قوربانی زیاتر بکەن بۆ خەڵک بۆ ئەو دنیاشیان بۆ ناوکو ئەم دنیایە بەخشین ئەو خۆی گەورەکە داوای بێت و بەدلێکی پاک و بە ڕەوشتێکی جوان و بە کاتێکی حەڵال پەیاڵ کردبێت ئیشەڵا هەلەقە زیاد بوونە تۆ ئەمە بۆ مرۆڤی ناکەی لایە ئەمە بۆ خوایە خی گەورە دەتوانێت دەسەڵاتی ئەوەیە کە تاویزیەوە باتەوە چەندین قات کاتانی قوربانی کورە هەستە بە چی کردووە وەڵاهی زۆر دڵە خۆشە زۆر مرتاح بەکە لە ڕێگەی ئاینی ئیسلامەوەکە ئاین ئیسلام ڕێگەی پیشتاماندا لە خێرە و خێرێکی گەورەیە و بۆ ئەو دنیا و بۆ ئەم ئێبە لە ڕێگەی حەدیث و لە ڕێگەی قورئان و کردومان و خۆشتیگەوە بەدڵمان و بۆ باوکمان و بۆ دایکمان و تا چەند گرنگە لە ئێستادا بکرێت چون خەڵ لە ئێستا زۆر برسیە زۆر هەژارە ئاخر هەت کەس پەیوەندی بەدا مەهینە معنەوێتی خۆی هەت کەسی هەیبێ و دەسەڵاتی بێ هەموو کەس هەت بەشتی باش و خۆشەکان ئەگەر نەشوی بێت دەسەڵات نییە چی بۆ کەساناڵی کە دەوڵەمەندن و هەیەە و بەڵام قوربانی ناکەن واللهی ئەو کەسانێکەوە دەوڵەخە خۆشتر هەموو شتەر قوربانی نیە لایەن تۆ ئاورە لە یەکێکی گەنج بیتەوە کە نەتوانە بشێوی ئەم جەژنەیە هەبێت ئاورە لەو گەنجانە باتەوە لە بە هەموو ڕێکۆ لە ڕێ کرێخانوە لە ڕێوەکە ژنی بێنە ڕێوەکە ئەخوێنێ لە ڕێ ئەوە کە ڕۆژانە و کەلوپەل و پۆشتاک بۆ مناڵەکانی کە ئەم جەژنە خۆشە خۆشتر قوربانی نییە وایەوە نییە تا چەند پێ دوایە ماڵ بە بەخشین زیاکە واللهی بەخشین ئەو خۆی گەورەکە داوای بێت و بەدلێکی پاک و بە ڕەوشتێکی جوان و بە کاتێکی حەڵال پەیاڵ کردبێت ئیشەڵا هەلەقە زیاد بوونە من لەم کاتەیە بە ئەرکێکی نیشتیمانی جگە لە ئەرکێکی ئیمانیەکەوە خی گەورە خی گەورە وای کردووە کە قوربانی ببێتە هۆکاریەوەی خی گەورە لە گوناحی و کەسە خۆش بێت جگە لە لایەنە دینەکەی من بە ئەرکێکی زۆر زۆر نیشتیمانی ئەزانم ئەوەی کە لەم کاتەیە هەبوون و دارایە قوربانی ئەکا بۆ ئەو کەسانە گۆشت ئەنێرێ یاخود یارمەتیکی تری دارایی لەو باوەڕەدان بە سەدان قات لەوە پێش خێری زیاترە و مرۆڤانەتر و نیشتیمان پەروەرانترە قوربانی کردووە بەڵێ هەستە بە چی کردووە لەو کاتانێک کە قوربانیت کردووە لەو کاتە ئەیتر خۆ هەستەکە وەسف ناکرێ کە خی گەورە کە بۆ نمونە لاڵێ ڕۆژووی عەرەفە
لە گوناحی ساڵێ لەوە پێشی خۆشەوی ساڵێ لەمە لەکە دێت بەڵام خۆ ساڵەکە هێشتا نهاتووە بەس هۆی چۆنی لێ خۆشبوونەکە خوای گەورە وا لێکە دڵت دوالێکە نەفسێتە دوالێکە کە لە گوناح دوورەکەویتەوە یعنی مرۆڤێکی تر دروستەبی ئەوەش ینی هەستەکە ئەوە نەخۆش ینی تەسەور ناکرێت ناتوانین تعلیم پێ دوایە ماڵ بە بەخشین و قوربانی زیاکە ئەوە حەقێکی ئیلاهیە حەقێکی ئیلاهیە تۆ ئەمە بۆ مرۆڤی ناکەی للایە ئەمە بۆ خوایە خوای گەورە دەتوانێت دەسەڵاتی ئەوەیە کە تعویزیەوە باتەوە چەندین قات چی بۆ کەسانەڵی کە هەیەە بەڵام قوربانی ناکەن ئەو کەسانێک کە هیانە و قوربانی ناکەن من لەو باوەڕەدام جگە لە بوارە ئاینەکەی لە مرۆڤایەتیش دەرچوون قوربانی لای بەڕێزت چی ئەگەیەنێت ئەوەی کە خەڵە لە قوربانە قوربانێک بۆ خواکە قوربانی ئەوە خێرێکە بۆ خوای تۆ ئەیکەیت چی لە بری ڕۆژ و نۆژی تاعاتی خوا ئەیکەی بە قوربانی بۆ ئەم ڕۆژە لە کاتێک ئێستادا کە قەیرانێکی زۆر لە هەرێمی کوردستانە هەیە و خەڵکی بە قەیرانی و هەژاریات هێپەڕێن تا چەند پێت گرنگە لە هەموو کاتەکانی تر زەڕوترە خەڵک قوربانی بکات وڵا خۆی هەموو ساڵێ بیکەی قوربانی خێرە بۆ ئەم ڕۆژی هەژار و ملەتە هەژار فەقیرانە بەس ئێستا لە ئێستا زەڕوتر بێ بەرەوەڵا زەرورە ئێستا چکە خەڵک فەقیر و هەژارە هەرکە دەوڵەمەنەکان ئەبێت دەستی فەقیر و هەژار بگرێن لە جری ئەم پێ دوایە قوربانیکردن خێرکردن ماڵ پێی زیاد وڵا زیاکات پێی چی بۆ کەسانەڵە کە هەبوون کە دەسەڵاتدارن کە پارەیەکی باشیانێ و بۆی قوربانی بکەن و ئاگان لە فەقیر و هەژار بێن وڵا گوناحیان ناگات ئەم جەژنی قوربان ئەو ملەتە فەقیر و هەژارە کە قەیچەکە تو ئەگەر کیلۆیەک گۆشت کیلۆیە شتێکی بیتێ زۆر خێرە خوا بەرەکەتی تێکات وەڵام من خۆم پێم خۆش هەموو کەس بیکە خۆم زۆر جار کردومە و حەز دەکەم هەموو کەسێکیش بیکە و ئەوە واجبێکە ئەو کاتانی قوربانی کرد و هەستە بەچی کردوە چه هەستێکە لا دروست زۆر شتێکی زۆر خۆشە لەوە خۆشتر هەیە دڵی خەڵک خۆشکەی لەوە خۆشتر هەیە چەند پێ دوای ماڵ بە بەخشین زیاکە بە تاکید چرە سەرەکەی داوەنگێتە جێگەی دەیچی بۆ کەسانەڵی کە هەیەە و قوربانی ناکەن وەڵام ئینشەڵڵا دڵیان باش بێ و قوربانی بکەن و چاویان لە خەڵک بێ و هەروە نابێت دنیا و ئینشەڵڵا خوا هەزارەوە نەپاداشتانایەتەوە قوربانی دیارێکە لە شعارەکانی ئیسلام خوای گەورە دوو جەژنی هەیە هەر دوو جەژنەکان لەسەر مناسبەدانراوە یەکیان قوربانیە ئەو قوربانەیە کە ئیبراهیم عەلەیهی سەلام بۆ کوڕەکەی دەدات ئێمە موسڵمان شانازی پێوەکەین بە بۆنەیەکی زۆر گرنگیش دەزانین قوربانی کردوە ئەلحەمدوللا ئەو کاتانەی قوربانی کردوە هەستە چۆن بووە ئەتە ئەو پەر ئیمانات لەو شتەیە کە تۆ یادەوەری پێغەمبەرێکی خواکەیتەوە هەستەکەی لە ڕووی ڕۆحیەوە زۆر ئاسوودەی هەموو شتێکی ئیمانی ڕۆح ئاسوودا کرد پێ دوایە ماڵ بە بەخشین کەم بکات یان زیادە نەخێ من خۆم لە بەخشین دەوامەکەم وەلحەمدوللا بەخشین ئەوەیە کە خەڵک ئەتوانێت ماڵی پێزاکە نەک ماڵی پێکە بکات چی بۆ کەسانەڵی کە دەوڵەمەندن کە هەبوون بۆ ئەوەی قوربانی بکەن لەم جەژنەدا بۆی ئەو هەژارانەی کە هەند ببوژێنەوە بۆی کە هەسکەن گیانی هاوکاری و دڵسۆزی لە ناو میلەتی کوردابوونی هەیە دیارە ئاسوودەکردنی خەڵکی فەقیر و هەژار لەم ڕۆژەیە کە ڕۆژێکی بە حەقیقەت بتێ کاتێک ینی نەبوونیە خەڵک دانی وەزێکی زۆر نالەبار هەیە دیارە ئەوە کاتە ئەوەی کە دڵخۆشی خەڵک یعنی ئەبێ بڵێ خوایە ئەمەی تۆ بۆ تۆیە خوایەتی بەو کەسە ئەبێ ئەوش بیاتەوە بەخوای گەورە لێرانەیە قازانجگە چییە لە قیامەت دەخوای گەورە خۆی زانێت چۆن پاداشاتەوە چی بۆ کەسانەڵی کە هەیەە قوربانی ناکەن و بەجێ دێڵن دیارەوە بەجێڵە بۆ مناڵەکانی بۆ ئەوەی کە لە پاشوکە بێن پێڵین میراتی ئەوانی خۆ ئازانن چۆن ڕەحمی پێەکەن ئایا بێنێرن ئایا جوێنی بێنێرن ئایا خێری بۆنێرن ئینسان مویمە لە پێش خۆی ڕەوانێکە ئەمە ڕابۆ چوونەکانی هاوڵاتیان بوو سەبارەت بە قوربانیکردن لە جەژنی قورباندا بەگشتی هاوڵاتیان پیان وایە گرنگە قوربانی بکرێت گرنگە ئاوڕ لە فەقیر و هەژارەکان بدرێتەوە بە تایبەتی لە کاتێک وەکو ئێستادا کە خەڵک زۆر نەبووە و زۆر هەژارە و زۆر پێویستی بەوەیە کە کیلۆیە گۆشت 2 کیلۆ گۆشت بکرێەوە ماڵە منداڵەکەی بۆ ئێمە هیوادارین ئەوانەی کە هەیەە ئەوانەی کە دەوڵەمەندن ئەوانەی کە شتێکیان لە خۆیان زیاترە پارەی دانراویان هەیە قوربانی بکەن و گیانی هاوکاری و خۆشەویستی و پێکەوە ژیان لە کوردستانە جارێکی دیگە نوێ بکرێتەوە هیوادارین دەوڵەمەندەکان بەخۆیان نابچنەوە و
قوربانێکی باش بکەن لەم قوربانەدا ئەو پارەی کە هەیەە پێش خۆیان ڕەوانەیکەن چونکم لەوانەیە لە دوای خۆیان نەوەکانیان هیچیان بۆ ڕەوانە نەکەن لەوانەیە لە دوای خۆیان نەوەکانیان بیکەن بە شەڕ و هیچ سوودێکیش بەم نەگەێنن بۆیە هیوادارین قوربانی بەردەوام بێت بەخشین بەردەوام بێت تاکو زیاتر ڕەحمی خوا لە نێوان نەبوونی هەبێت تاکو زیاتر خوای گەورە بەرەکە خۆی بەسەرمانە پڕشێنێت ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو دووبارە جەشندان پیرۆز بێت ئەم جەژنە هیوادارین بە خۆشی و شادی بەسەبەرن تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت